سەرۆکی ژوورە بازرگانی و پیشەسازیە هەولێرە ڕێزدار گەیلان حاجی سەعید لە ستودیە میوانێمەیە کە گەیلان تۆ بخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونەوە لە گۆری وان ئامارین فەرمیێتمان راپۆرتێدا دیتن هەژمارەکە باشە پرۆژیان لە هەولێرە هاتنە ئەنجامدان و تێنە ئەنجامدان ئەوە ڕاستە ڕاست کاریگەریە لەسەر بازرگانی و پیشەسازیەکە هەمی بە هەڤڕەگرێدانە ئەو کاریگەریە ڕوودایە لەوی واریدا هەنج نێزیک بە ئاگادارن چنە؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاسان دەکەم سوپاس لە بۆ دەرفەتە هەروەکو دەزانن هەر شوێنێک کە ئارامی تێدا بێ و ژینگەیەکی گونجاوی تێدا بێ چ سەرمایەدار یاخود وەبەرهێنەری ناوخۆ چ وەبەرهێنەری بیانی ڕوو لەو شوێنە دەکات ئەوەی کە جێ ئاماژەیە من وەجێ دڵخۆشیە کە لە ساڵانی ڕابردوو ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە کوردستان بەگشتی و شاری هەولێر بە تایبەتی وەکو ناوەندێکی بازرگانی لە هەرێمی کوردستان هەم لە وڵاتانی دەرەوە ناسراوە هەم لە ناوەخۆی عێراقیش بەهۆی ئەو وەبەرهێنانە زۆرەی کە لە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان بووەوە بە تایبەتیش لە شاری هەولێر ئەوە وای کردووە کە جوولەی بازرگانی لە هەرێمی کوردستان زیاد بێ تۆ چەند پرۆژەت هەبێ لە شارەکان ئەوەندە کاریگەریشی لەسەر جوولەی بازرگانی دەبێت و ئەو ڕنگدانەوەش لەسەر ڕنگدانەوە ئیجابەکەی لەسەر هاوڵاتیانیش دروست دەبێت خۆتان دەزانن لە ماوەی ڕابردوودا و لە چەند ساڵی ڕابردوودا هەولێر چەندە لە بواری پیشەسازی و بەرهێنان پێشکەوتنێکی بەرچاوی بخۆی بینیوە و چ لەلایەن وەبەرهێنەری بیانی و یاخود لەلایەن وەبەرهێنەری ناوخۆی یاخود بە هاوبەش لەگەر وەبەرهێنەرە بیانیەکان ئەوەی کە جێ دڵخۆشیە دەتوانم بڵێم هەولێر شاری هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان وەکو ناوەندێکی بازرگانی ناسراوە و هەروەها پشتی شێری بەرکەوتووە لەو وەبەرهێنانەی کە چ لە وڵاتانی دەرەوە چ لە ناوەخۆ ئەنجام دەدرێت پێیگومان لە پیشەسازی و بازرگانیش پشکی شێری بەرکەوتووە اینجا ئەمە ئەو زیادبوونەی باست کرد لە بەتایبەت ئەگەر باسی بازرگانی بکەین ئاماری کوتاییمان لایە ئەگەر تەقریبیش بێتن لە ماوەیەکی دیاریکراودا چەند زیادبوون ڕوویداوە خۆتان دەزانن ینی ئاماری ئەگەر باسی پیشسازی بکەین بێگومان ئێمە ئێستا ئەو ئامارەی کە وەزارەتی بازرگانی پیشسازی لە ماوەی ڕابردوودا خستی تێڕوو ئێمە نزیکەی 4500 کارگەمان کارگە و کارخانەمان لە هەرێمی کوردستانەیە کە من دڵنیام ئەو زیادبوونی ئەو ڕێژەیە بە تایبەتی لەو چەند ساڵەی ڕابردوو بووە کە سەقامگیریەکی تەواو ژینگەیەکی لەبار و هەموو ئەوانە هاندەر بووینە بەوەی کە ژمارەی کارگە و کارخانەکان و بەرهێنان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر زیاد بکە من نمونەیەک باز دەکەم ئەویش ئەوەیە کە ئێمە ئەگەر بگەڕێنەوە 4-5 ساڵ پێشی ئێستا دەتوانم بڵێم 1% کاڵاکانی کە هەش بوو لە ناوخۆی هەرێمی کوردستان هەمویان 1% لە ناوخۆ نەبوو بەڵکو بەشی هەرە زۆری هاوردەکراو بوو لە وڵاتانی دەرەوە داهات بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە ئێمە ئێستا لە چەند کاڵایەک گەیشتونێتە ئەوەی کە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقیش پڕ بکرێتەوە و لەوەش ئەوەی کە جێی دڵخۆشیە زۆربەی هەموو کارگە گەورەکان لە هەرێمی کوردستانن و دەتوانم بڵێم ئەوە ئاماژەیەکی ڕوونە کە ئەوەی کە هەرێمی کوردستان ئەو ژینگە لەبارەی هەبووە و جێگای سەرنجی ڕاکێشانی و بەرهێنەران بووە بۆەوەی بێن ئەو پرۆژە گەورانە لە هەرێمی کوردستان بکەن ئەوە ئاماژەیەکی زۆر ڕوونە بەوەی کە ئێمە بتوانین زۆر بە واقعی و ڕاشکاوانەوە بڵێن کە هەرێمی کوردستان توانیویەتی ئەو ژینگە گونجاوە فراهەم بکە بۆ وەبەرهێنەرانی خۆمان و بەوەرهێنەرانی بیانی کە بتوانن ئەو پرۆژە گەورانە لێرە ئەنجام بدەن کا گەیلان ئەگەر سەروەبەرهێنانی زیاتر ڕاوەستین ئەم ژنێزیک بە ئاگاهدارن دێوارێ پیشەسازیدا پشتی و دەستەوە وەبەرهێنانی بڕیارێکدا کو وەبەرهێنان دە پرۆژێ نیشتەجێبوونی دەڕاوەستینەش بکو بەرێ خوددانێک بووین پیشەسازی هەبێ ئەvê حتان و کە بچ ئەوەی کەتە سەرسکێ چ ڕنگ بەدانەکەوەی هەبووە بێگومان ئەوە ڕنگدانەوەی خۆی هەبوو لەسەر کاری پیشەسازی و بە تایبەتی ئێمە ئەگەر بین باسی پیشەسازی بکەین پیشسازی جۆرە و جۆرەکان دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێن بڕیاری داوە یاخود سەرنجی زیاتر خستە سەرکەرتی کشت و کاڵی بەو پێی کە ئێمە وڵاتێکی کشت و کاڵین دەبێ و ژینگەیەکی لەبار هەیە بۆ کشت و کاڵ
ئەوە پێشکەوتنێکی بەرچاوی بخۆی و بینی بۆ نمونە کشتتوکاڵی لە بارێکدا لە لایەکدا هەروەها پیشەسازی کشتتوکاڵی کەواتە ئەوانە هەموو بوونە ئەوەی کە بواری کشتتوکاڵی پێش بکەوێ و ئێمە دەبێت پلانمان هەبێ بۆ سێکتەرەکان کام سێکتەر ئێستا پێویستەوە کام سێکتەر لە داهاتوو پێویست دەبێت و ئەو سێکتەرانی کە زیاد لە خۆمانە بێگومان دەبێت پێداچوونەوە بە مۆڵەتەکانیاندا بکرێ ئەوەی کە حکوومەتتی هەرێمی کوردستان بڕیاریدا بۆ بەرهێنان لە کەرتی نیشتە جێبوون ڕابگیرێ ئەوە بوو کە ڕنگدانەوەی ئیجابی لەسەر ئەو کەرتە هەبوو بۆ پێی لەوانەیە بۆ نمونە بڵێم فرۆشی ئەو کەرتانە زەعیف بوو بەڵام ئێستا باشتر بوو لەو کاتی و هەروەها وای کرد کە خەڵک ئیتر ڕوو لەو کەرتە نەکا بەڵکو ڕوو لەو کەرتانە بکا کە پێویستمانە بۆ نمونە کەرتی کشتتوکاڵی یاخود کەرتی کشتتوکاڵی پیشەسازی یاخود کەرتی پیشەسازی لە بوارەکانی دیکەدا ئەوەش ڕنگدانەوەی هەبوو بەڕاستی لەسەر کەرتەکانی گەیلان دەبێت دەمێدەکان بەحسا پێشکەفتنە هەرێما کوردستان و بەتایبەت پێشکەفتنە هاولێرە دەکەین بە دەرفەت دەبینم ئامادەبوونەوەم بەحسا پرسەکادیژی بکەین ڕێگریین عێراقیش شاندنە بۆ بازار و یەن باشوور و ناوەڕاستە عێراقێک و گەشتبووەیەکێک و تومارکردنا کۆمپانیان و کارگەهان لە بەغداژی هەبە ببوو پرزگرێکێک و پشتی vê civînek ançend civîn dest pêkirine li gel ûdeyên bazirganiyên Iraqê bû hevgirtinê. Hin gehiştine çi û ev hevgirtine di çi çare seriyekê bixete ro. زانی ئەوەی کە من دەیبینمەوە پێشترێ ژێمە هەوڵی خۆماندایە لەو بوارە حقیقت ئەو پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە خەڵکانێک ناتوانن تەقبولی ئەو پێشکەوتنە بکەن بۆیە هەر ناوە جۆرێک لە جۆرەکان ڕێگری دەکەن لەو پێشکەوتنە بەو شێوازەی کە ئەوان دەتوانن بۆ نمونە ئەوەی کە ئێستا ڕێگری دەکرێت لە کاڵاکانی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی خواروی ناوەڕاستی ئەگرێدای پێشکەفتنێ بەڵێ گرێدای پێشکەوتنە لەبەرەوەی هەموو کارگە و کارخانەکان کە گرنگێن و کاڵا بەرهەم دێنێن و دەتوانن بەشێکی بازاڕی عێراقیش پێپڕ بکەنەوە ئەوان ئەو کارگە و کارخانەیان نییەوە نەیانتوانی ئەو ژینگەیە بۆ و بەرهێنەر فراهم بکەن من بەشێکی لەوە دەیبینم کە ئەوە جۆرێکە لە ڕێگری ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی و یاخودۆکو یەکێتی ژوورە بازرگانەکان و پیشسازی بە هەماهەنگی لەگەر هەموو ژوورە بازرگانەکان تر هەوڵمانداوە لە ڕێگەی یەکچێتی پیشەسازانی عێراق ئەم پرسە چارەسەر بکەین و بتوانین ئیندیماجێک لە بینی یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان لەگەر یەکێتی پیشسازانی عێراق دروست بکەین و دوو کۆبنەوەمان ئەنجام داوە چاوەڕانی کۆبنەوەی کۆتایی دەکەین کە لەسەر هەموو خاڵەکان لێک نزیکی ڕێبکەوین بۆی بتوانین دوو ئامانج بپێچین یەک لەوانە کە ئەو کێشە و جێرگرفتانەی دێتە پێش لە بۆ پیشەسازانی ئێمە نێتە پێش ئیتر هەروەها بتوانین ئەو ئیمتیازاتانەی کە هەیە لە عێراق بۆ کارگە و کارخانەکانی خۆیان بۆ کارگە و کارخانەکانی خۆمان بەدەستیان بێنین لە ڕێگەی ئەو ئیندیماجکردنەی کە لە بینی هەردوو لامان ڕوودەدات بە هیوادارم کە لە ماوەیەکی کووردا بتوانین ئەو ڕێککەوتنە ڕێککەوین بۆی پیشەساز و پیشەوەرانی ئێمەش سودمەند بن لەو امتیازانەی لە عێراقەیە gelek spas rêzdar Geylan Hacî Saîd serokê jûra bazirganî û پیشەسازیە هەولێرê ماندوو nebin زۆر سپاس بزانام شت